دوو شەهیدە غەدر لێکراوەکەی ڕۆژی 22/2021 کە لە کارەساتێکی ناخۆشدا بە تەقەی پاسدارانی ئێران لە چۆمی پشکاوێدا خنکان. ئێرە ماڵی هەمووانە، ئێرە قەندیلی کوردستانە، ئێرە گوندی بەستەیە، گوندی شێخدەیە، جێگای حەوانەوە و جێگای پێشمەرگە و جێگای هەموو شۆڕژگێڕەکان بووە کە بەبێ جیاوازی لێرە بوون. چونکە هەمومان ئاگادارین کە شۆڕشێکە بوو بێت و کە بەرخودانێک کرابێت دەبێت لە قەندیل بوو بێت و محتاجی دەستی سفرەی ئەو خەڵکە شۆڕژگێڕەی قەندیل بوو بێت. ئێمەش وەکو خەڵکی قەندیل، وەکو خەڵکی گوندی بەستێ بەڕێزی و پێزانینەوە بە خێراتنتان دەکەین و داوایەکیشمان هەیە لەگەلی کوردستان لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەگشتی لە سەرکردەکان و لە عیزبەکان و لە حکوومەت و لە دەسەڵاتیشەوەیە. داگیرکەرانی کوردستان قەت دڵیان بە ئێمە خۆش نابێت. دوێنێ لەو چۆمەدا کوڕەکەی من و کوڕێکی دیکە لە ناو ڕووبار داخنکان. هەر پێرێش بوو فڕۆکەی تورکیا لەوێ چەند کەسێکی دیکەی پارچەیەکی تری کوردستانی شەهید کرد. داگیرکەر هەر داگیرکەرە، لەکوێ دڵیان بە ئێمە خۆش دەبێت. جا بۆیە ئەمن وەکو بنەماڵەی بەستێ، وەکو شێخانی تەریقەت، وەکو شێخان و وەکو سۆفیەکان و وەکو قەندیلی کوردستانیش وەکو 63 گوندی بناری قەندیل داوایەکم هەیە کە کورد پێویستە ئەگەر لەسەر هەموو شتێک ناکۆک بێت لە بەرامبەر یەکێتی نەتەوەیدا کۆک بێت. چونکە دوژمنان ئەگەر لەسەر هەموو شتێک ناکۆک بن کە هاتنە سەرکردنی میلەتەکەمان کۆک و هاوڕا دەبن. سەرخۆشی خۆمان نەگەیەنین بە بنەماڵەی هەڤاڵی بەڕێز و تێکۆشەر و شۆڕژگێڕمان، هەڤاڵی چالاک و ماندوونەناس و کوردی ڕاستەقینەمان، هەڤاڵ شێخ محەممەدی بەستێ کە هەمووتان ئەزانن کە ئەم بنەماڵەیە لە مێژووی خۆیدا هەتا ئەمڕۆ بەڕاستی بنەماڵەیەک بۆ نوێنەرایەتی کوردی ڕاستەقینەی کردووە. کام هێزی کوردی، کام بزوتنەوەی شۆڕژگێڕی لە بەرامبەر بە دوژمناندا تێکۆشانی کردبێ ئەم بنەماڵەیە وەکو چیاکانی قەندیل وەکو گوندە کوردستانیەکان پاڵپشتیەکی ڕاستەقینەی شۆڕشەیەک لە دوایەکەکان و جوڵانەوە کوردیەکانی پێشتریش بوون. ئێمە دەزانین و هەمووتان ئاگادارن لەوەی کە دوژمنانی گەلەکەمان چاویان بە دەستکەوتەکانی گەلی ئێمەدا هەڵ نایە و نایەنەوێ گەلی کورد سەرکەوتوو بێ و نایەنەوێت چیتر گەلی کورد خاوەنی ستاتۆیەک و چوارچێوەیەکی خۆی بێ. بۆیە دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا بە تایبەتی هەرگیز نیان شاردۆتەوە لەوەی کە کوردێک لە هەر کوێیەکی جیهاندا چادرێکی هەبێ ئەوان دەیڕوخێنن و هەوڵی تێکدانی دەدەن. ئەمە بۆ دەوڵەتی ئێرانیش ڕاستە، ئەمە بۆ دەوڵەتی سووریاش ڕاستە، ئەمە بۆ دەوڵەتی عێراقیش ڕاست بووە کە گەلی ئێمە دەیانجار ڕوبەڕووی کۆمەڵکوژی و قوربانیدان بۆتەوە. وەکو هەڤاڵ شێخ باسی کرد بەڕاستی چۆن شەهید ئەسکەندەر و شەهید ئەبوبەکر وەکو مرۆڤی ڕەنجدەری کورد نە سیاسی بوون، نە عەسکەری بوون، نە لە بەرامبەر دوژمن ڕاوەستاون، هاوڵاتیەکی کوردن کە ئەیانەوێ بە ڕەنجەشانی خۆیان بە عارەقی نەوچەوانی خۆیان نانێکی ئازاد بۆ ماڵ و مناڵی خۆیان دەستەبەر بکەن. بەڵام دوژمنانی کورد بەوەش لێ ناگەڕێن، بە کۆڵبەریش لێ ناگەڕێن گەنجەکانی ئێمە بە کۆڵبەری ژیانی خۆیان بەڕێوە ببن. بۆیە ئەو دەسەڵاتی لە هەر کوێیەکی دنیا بێ دەسەڵاتی داگیرکار بۆ کورد وەکو یەک تەماشامانەکە. ئەوەی کە گرنگە ئەو پەیامەیەکە هەڤاڵ شێخ محەممەد ئاماژەی پێکرد وەکو هەمومان وەکو ئەم بنەماڵەیە بین، هەمومان وەکو ئەم شاخانەی کوردستان بین، چۆن لە هەر کاتێکا هێزی کوردی پێویستی بە پشتیوانی بوو بێ ئەم شاخانە پشتیوانیان لێ کردووە، پاراستویانە، ئەم بنەماڵانە پاراستویانە. لە باشووری کوردستان دەریایە خوێندراوە ئەنفال و هەڵەبجە و تێکۆشان و قوربانی دنیا دراوە بۆ ئەوەی کە ئازادیەک هەبێ. ئێستاش لێمان ناگەڕێن، ئێستاش هەموو ڕۆژێ چیاکانمان بردومانەکەن، ئێستاش هەموو ڕۆژێ خاکی باشووری کوردستان بنپێ ئەکەن و سنوورەکانی ئەبەزێنن. ئەوەش ڕەوشی ڕۆژەڵاتی کوردستانە هەمومانە بینین چۆن چالاکوانان و ئازادی خوازانی کورد لە ناو زیندانەکاندا محکومی سێدارە دەکرێن، محکومی زیندانی هەتا هەتایی دەکرێن.
ئەرکی هەمومانە ئەمڕۆ قەرزداری خوێنی شەهیدانی نەگەر بێت و خاوەنداریان لێ نەکەین ئەگەر بێت و پاڵپشتی خوێنی ئەوان نەکەین ئەگەر بێت و درێژە بە ئامانجە ڕەواکانی ئەوان نەدەین و تێکۆشان و ڕێبازی ئەوان بەردەوام نەکەین بۆیە ئێمەش لێرەوە بانگەوازیەکەین دەستکەوتێکی کە هەمانە با پێکەوە بیپارێزین ئەوەشی کە بەدەست نەهاتۆ با هەمومان پێکەوە وا بکەین کە ئەو خاکەی لە دەستراوە بەدەستی بێنینەوە ئەوەشی کە لە بەردەستمانە بیپارێزین و یەکێتیەکی نەتەوەی دروست بکەین هەموو ڕەنگەکان لە دەوری مێزێک کۆ ببینەوە چونکە دوجار چەندە خزمەتی داگیرکەران بکەین بە دڵنیایەوە هەر خۆمان نتوانین فریای خۆمان بکەین و دوژمن هەر دوژمنە ئەمەی لەم قۆناغەدا گرینگە یەکریزی و تەبایی هێزە سیاسیەکانی هەموو پارچەکانی کوردستانە یەکریزی و تەبایی هەموو هێزە سیاسیەکان لە هەر کوێیەکی کوردستان بێ تەبایی هەموو تاکەکانی کوردستان ئێمە پێویستمان بە یەکریزی نیشتیمانیە و پێویستمان بە یەکریزی نەتەوەییە یەکریزی نیشتیمانی و نەتەوەیی میلەتەکەمان دەگەیەنێ بە ئامانجەکان دەستەبەرکردنی یەکریزی بەهێزبوونی ئیرادەی میلەتەکەمانی لێ دەکەوێتەوە بەهێزبوونی ئیرادەی میلەتی ئێمە دەتوانێت بەسەر قەیرانەکان دازاڵ بێ بەهێزبوونی ئیرادەی میلەتی ئێمە دەتوانێت ئیرادەی دوژمنانمان تێک بشکێنێ بۆیە ئەمەی کە گرینگە تەبایی هێزە سیاسیەکان و تەبایی یەکریزی ریزی نیشتیمانی میلەتەکەمانە تا ئەم یەکریزیە دەستەبەر نەبێ ئێمە ناتوانین بە دوژمنەکانمان بوێرین تا ئەم یەکریزیە دەستەبەر نەبێ خوێنی ڕۆڵەکانی ئێمە لە هەموو پارچەکانی کوردستان بە ناحەق دەڕژێ بۆ ئەوەی ئێمە پێش بگرین بە خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانی خۆمان لە نمونەی شەید ئەسکەندەر و شەید ئەبوبەکر بەڕاستی پێویستمان بە تەباییە و پێویستمان بە ڕزگاری نیشتیمانیە پەیامی ئێمە وەکو نوێنەرایەتی لە نەسیاسیەکان کە لێرەدا بەشدارن پەیامی ئێمەش وەکو پەیامی نوێنەرایەتی لە قیازدەی پارتی دموکراتی کوردستانە بۆ هاوبەشی و هاوخەمیدا بڕینی دووبارە لەگەڵ بنەماڵەی بەڕێزی بەستە و سۆفیانی بەستە و سیکەنە و سەرخان کە بەهۆی کارەساتێکی دڵتەزێنەوە یەکێک لە ڕۆڵە هەرە گەنج و لاوەکانیان بوو بە قوربانی دەستی کۆماری پەت و سێدارە من نامەوێ زۆر درێژە بە قسەکانم بدەم پشگیری و پشتیوانی هەواڵانم دەکەم کە لێرە وتیان پێشکەش کرد و هاوخەمی خۆم بۆ خەڵکی بناری قەندیلدا دەبڕم کە کەوتونە بەر بەردومانی بێڕەحمانەی داگیرکەرانی کوردستان چه دەوڵەتی داگیرکەری پەت و سێدارە بێ چه دەوڵەتی داگیرکەری فاشیستی تورکیا بێ بەڕاستی جێی خۆیەتی کە بۆنەیەکی ئاوا ببێت بە هەوێنی یەکگرتن و تەبایی لەسەرەوەی ئێمە ببێت بە هەوێنی تەباوی یەکگرتی سەکردایەتی سیاسی کوردستان کە چۆن ئێمە لە خوارەوە دەتوانین کۆی دەنگە جیاوازەکان کۆ بکەینەوە لە مناسبەیەکی نیشتیمانیدا کە ڕۆڵەیەکی کورد شەهید بووە بەدەستی داگیرکەران سوودمان لێوەرگرتووە توانیمانە هەموو ڕەنگە جیاوازەکان بیر و باوەڕە جیاوازەکان لە یەک جەبهەدا کۆ بکەینەوە کەویش هاوبەشی و هاوخەمی دەبڕینە لەگەڵ بنەماڵەی بەڕێزی ماڵی مام حاجی کاکەمین هیوادارین بتوانین سەرکردایەتی سیاسی کوردستان بەو بیرەوە بەو فکریەتەوە بەو حەقڵیەتەوە بیر بکاتەوە کە ئێمەی کورد یەک باوەڕین یەک سەنگەرین یەک دەست و بازوین ئەگەر یەک نەبین ناگەین بە ئامانج هەمیشە لە توانیمانە لە بەرەکانی جەنگدا دوژمنان بە چۆک دابینین مێژوو شاهیدا کورد لە جەنگدا نەدۆڕاوە مێژوو شاهیدا کورد لە سەنگەردا نەبەزیوە مێژوو شاهیدا ڕۆڵەکانی کورد لە سەردەمی بەعزدا پێشمەرگەی کوردستان لاقی خۆی بەستووە لەسەر پردەکان بۆی بەرامبەر بە دەبابەی داگیرکەران بوەستێ گەریلاکان وەستاون بەڵام بەداخەوە ئەوەی دەبینین ئەو لایەنە سیاسیانە لەسەرێ لایەنی سیاسی بووە بە هەوێنی لێکترازان و لێکپرسانی کورد و دوژمنانی کورد زەفەریان پێ بردوین ئێمە لێرەوە بە کورتی و بە کوردی پەیامی خۆمان ئاراستەی سەرکردایەتی سیاسی کوردستان لە باشووری کوردستان دەکەین لەگەڵ لە کەجەکە دەکەین لەلایەنە سیاسەکانی ڕۆژهەڵات دەکەین کە دەستی تەباوی یەکگرتووی بۆ یەکتر درێژ بکەن ڕق و کینە و دووبارێکی وەلا بنێن چونکە هیچ هەدەف و هیچ ئامانجێک نامانگەێنێت بەسەرکەوتن دوژمنان لە هەموو بارێکدا ناکۆک بن لەسەر مەسەلەی ئێمە کۆک و تەبانە ئێمەش با لە هەموو شتێکدا ناکۆک بین بەڵام لەسەر بەرگەریکردن لە کوردستان لەسەر بەرگەریکردن لە مافەنەتەوەیەکانمان لەسەر بەرگەریکردن لە شەرەف و ناموس و کەرامەتمان با یەک بین یەک دەست بین یەک گیان بین یەک ڕوع بین با کوردستان بە هەمومان بپارێزین با کوردستان ببێتە مەیدانی شۆڕش و خەبات و بەرخودان بدەجی داگیرکەران با کوردستان ببێتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی زوڵم مستەمی داگیرکەران بەسە ئیتر با ڕۆڵەی کورد بەدەستی کورد نەخوێنی نەڕژێ